لا ستودیوی فستیوالی فیلمی کوردی مۆبایلەوە سڵاتان لەبێت. ئەمڕۆ میوانداری دەرهێنەری دیار دانا کەریممان کردووە پێکەوە گفتوگۆکەین لەسەر گرنگی ئەم فستیڤالە و هەروەها دروستکردنی فیلم بە مۆبایل. کاک دانایان بەخێر بێ. زۆر سپاس بۆ جەنابت و بۆ ویم فاوندیشن بۆ ئەو میوانداریە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ، خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە ئامادەی. ئێمەش زۆر خۆشحاڵم، زۆر سپاس. بە بڕوای ئێوە کاک دانا ئەم فستیڤالە تا چەند هاوکارە لە دروستکردنی کۆمەڵگایەکی هوەری و هەروەها بەرەو پێشچوونی ئەمە؟ هەر هەنگاوێک بنرێ بۆ دروستکردنی فستیڤال، دروستکردنی فیلم، ئەو ئیڤێنتانەی کە ناویشی نەبێت بە فستیڤال دیداری ناوەنێن هەرچیەک بێ، ئەمانە هەمووی گرنگە، بەڵام گرنگتر لەوە ئەوەیە کە ئەو فیلمانی کە دروست دەکرێت چەند ئەتوانێت ڕەوشی پرۆسەی فیلمسازی لە کوردستان بێتە پێشەوە. بە بڕای من ئەوە لە هەمووی گرنگترە، بە تایبەتی دروستکردنی وەرکشۆپ لە فستیڤالەکانە کە ئەمە بە بڕای من لە نمایشکردنی فیلمەکان گرنگترە. بۆیە نازانم فستیڤالی فیلمی مۆبایل لەناو ئەو سیاقەی کە تایبەتمەندە بە دروستکردنی فیلم بە مۆبایل ئایا بیر لەوە کراوەتەوە لە خولی یەکەم کۆمەڵێک فیلم هاتووە، لە خولی دووەم ئایا ئەم ڕاهێنانێکە کرێ بە خەڵک هەر لە ناو فستیڤالەکە کۆمەڵک خەڵکی تازە. بەس ناڵێم گەنجکە فیلم دروستکردن تایبەت نییە بەس بە گەنج. ویستمەوە پرسیارەش لە بەڕێستام کەم ئایا تەنها بۆ گەنجانە یان بۆ فیلمسازی نوێیە یاخود فیلمسازە بە ئەزمونەکانیشمان نەتوانێت بەشداری تیاکە؟ خێر هەموو کەسێک دەتوانێت، چونکە ئەمە ستایلێکە تایبەتمەندیەکانی قۆرق نەکراوە بە هیچ کەسێکەوە. بۆیە بە بڕای من ئەگەر بۆ پرسیارەکەی جەنابە فستیڤالی دووەمی خولی دووەمی فستیڤالی مۆبایل بتوانێت سوود لەو میکانیزمە زانستیانە وەرگێت کە فیلمی مۆبایلی پێ دروستەکرێت، ئەوە بە بڕای من هەنگاوێکی زۆر گەورەیناوە. ئەو وای لەیەکە لە ناو فستیڤالەکە کۆمەڵی خەڵک کە لەوانەیە لە تایبەتمەندی بینەر بێنە دەرەوە ببن بە کۆمەڵێک خەڵکەیە حەزی لە دروستکردنی فیلمە کە سیرەکەی لە ناو فستیڤالەکە بێژگەلەوەی کە بینەری فیلمەکانیشە بەشدارە بێت لە خولە وەرکشۆپە چوزانم پانێڵە نازانم ئەوانە فستیڤالەکەی بەڕێوەبەرانی فستیڤالەکە ئازانێ. بۆیە بە بڕای من گرنگەکەی لەوە ئەمە لە ستەیمانی شاکرێ کە لە کوردستانە خۆتان نەزان جەناب ئەم دروستکردنی فیلمی مۆبایل تازە نییە، بەڵام هەموو شتێک بۆ ئێرە ئەگەر بکرێ بۆ ئێمە تازە ئەبێ، هەنگاوێکی گەورە، باڵێ هەنگاوێکی گەورە ئەبێ. اینجا ئەوەی کە بەلای منەوە زۆر فستیڤالە کە پاریش بینیم لە سکرینی سینەماکرێت، چکە زۆر وڵات هەیە بۆ نمونە وێبسایتی ڕۆژنامەکان بە ئۆنلاینەکەن بۆیکەن، بەڵام ئەمە ئێستا کە تۆ ئەتوانیت فیلمێک گەنجێک بێنی، کەسێک بێنی، پیرێک بێنی، فیلمێکی دروست کردووە خەیاڵێکی هەیە لە سکرینێکی سینەمایی فیلمەکەی بینێتەوە بینێش سەیرێکا و دوایش فرسەتی وەیە کە خەڵاتیش بەرێ ئەمە خۆی بۆ خۆی شتێکی باشە. بۆیە بەڕاستی لێرە چکە هەموو شتێک بووە بە بەخۆڕایی شتەکان نرخی نازانێت، چکە ئەم دروستکردنی ئەم فستیڤالە ئەبێ نرخێکی پێبیرێ بە پێی بوترێکا کە تۆ ئایا کوڕە ئایا کچە ئەگەر پیاوە ژنە تۆ فرسەتێکی باشمان بۆ ڕەخسانوی ئێمە توێیت خەونی خۆت، خەیاڵی خۆت، چیرۆکەکانی خۆت، چیرۆکەکانی ئێمە ئەخەیتە سەر سکرینێک و دوایش خەڵاتیش دەکەین. ئەمە بڕای من ئەمە بێت تەرویجی بۆ بکرێ بەڕاستی، ینی خەڵک لەو ئەهەمێتە تێبگە کە تۆ فستیڤالێک لە شارەکەتە ئاکرێ تا چەند گرنگی هەیە. بەڵێ بۆیە ئەگەر سوود لە جارێکترێڵێمەوە لەو فۆرماتانە دنیایانە وەربژیرێ کە من لەگەڵەوەیان نیم کۆپی بکرێ، بەڵام لەگەڵەوەیان بەڕاستی ئیلهامی لێوە بگریە، ئیلهامی لێوە بگری بزانی ئەو ستانداردانە چۆن کراوە. ئەگەر لێرەش تۆ نەتوانی لە ساسە بیکەی، بەڵام لەسەر ژینگەی ئێرە بیکەی بە بڕای من سەرکەوتووە بی. زۆر ڕاستە. فستیڤالی فیلمی کوردی مۆبایل چ گرنگیەکی هەیە بۆ ژینگەی سینەمای کوردی؟ هەروەکو بە جەنابتموت ئەمە وا ئەکات کە تۆ کۆمەڵێک فیلمی تازە دوورسەوێ، بەڵام من یەک تێبینیم هەیە بەڕاستی ئەوکو پرسیاری شەلوانەیە بۆ جەنابیشە من، ینی من پرسیار لە جەنابە بکەم وەکوی کە جەناب نزیشی لە ڕێکخراانی فستیڤالەکە. من پار نازانم فۆرماتی دروستکردنی فیلمەکە ئایا ئەو ئەلیمنتانەی کە فیلمێکی مۆبایلی پێ دروستەکرێت ئایا بەس تەنها بۆ ئەوە بوو کە وێنەی فیلم بە مۆبایل بژیرێ هەموو ئەلیمنتەکانی تر ئەبێ مۆبایل بێ، مەسەلەن پۆست پرۆدەکشن، چوزانم لایت، مۆنتاژ، ئەمانە. من تا ئێستا ئەوە نازانم، چکە قورسی کارەکە جیاوازی کارەکە لەوەیە کە تۆ هەموو کارەکان مۆبایل بکەیت.
بێگومان تۆ کە بە مۆبایل وێنەی گرتووە و چیرۆکەکە خۆی خاوەنی بۆ یاخود کەسێکی تر چیرۆکەکەی دروست کردو و نووسیوێتیەوە بووی ئەمان جیاوازی هەیە لایتە تۆ لە خزمەتی مۆبایلەکە بەکاری هێناوە تۆ دەنگە لە خزمەتی مۆبایل پۆست پرۆدەکشن هەمووی بە مۆبایل بکرێت بڕای من ئەمە قورسی ئیشەکە لەوەیە دەرەکەوێت کە تۆ لە کۆتاییە کەسێک چیرۆکێکی سادەی هێناوە بەڵام چیرۆکە لەوانەیە زۆر ئینترێس بێ ئەوەی ئێمە ئەم خەیاڵی ئەم کەسە داهێنانی ئەم زەلامە لەوەیە کە تۆ توانێتی بە مۆبایلێک لەو مۆبایلە بچووکەوە ئەم چیرۆکە بخاتە سەر سکرینێک بۆیە بە بڕای من ئەگەر خەڵک فۆرماتی فیلمەکان واهی بێ کە تۆ یەشێک بە لە مەرجەکان کە تۆ سەر تاپای فیلمەکەەوە بێ بە مۆبایل بێ چکە من بەڕاستی نازانم زانیاری تەواو نیە ئایا مەسەلەن ئەو فیلمانەی تر دروستکراوە بە کۆمپیوتەری تر مۆنتاژ کراوە لایتی باشی بۆ بەکارهاتووە نازانم بڵا ئەمە نازانم بۆی ئەوە تێبینیەکە ئەگەر ئەوە ڕەچاو کرێ بە بڕای من هەم ئەرچی فیلم سازەکە با بڵێنەوە یارکینەکە دروست دەکات ئەرکەکەی تێئەگا کە ئەمە 100% ئەم ئیشەمە مۆبایل کراوە ئیتر کە ئەچێتە سەر سکرین بەپێی ئەو فۆرماتی و حەجمەی کاچێتە سەر سکرینەکە ئەو کێشەمان نییە مەچکە ئێمە تێگەین کە جەنابیش دەزانی ئێستا جۆری مۆبایلەکان جیاوازن ئەمانە هەمووی شتی تەکنیشین بۆیە من لەگەڵ ئەوەیەم کە هانی ئەو سینەماکارە و فیلم سازانە بکرێت کە کۆی پرۆسی دروستکردنی فیلمەکە مۆبایل بێ زۆر ڕاستە ئەم فستیڤالە هۆکارێکە بۆ دۆزینەوەی توانە شاراوەکان کەسەکان کە نەناسراون لە ڕێ ئەم فستیڤالەوە بناسرن جگەلەوەی کە فیلمسازی بە ئەزمون بەشداری تیاکە و کەسانێکیش بە هەمیشەی وایە فستیڤالەکان کاتێک کۆمەڵێک کەس بەشداریەکە هەم فیلمساز و کەسانی بە ئەزمونیتیان و هەم کۆمەڵێک کەسانیش دروست ئەبن کە نوێن لە بوارەکە ئایا تا چەند گرنگە ئێمە کەسانی وا لە ڕێگی ئەم فستیڤالانەوە بدۆزینەوە بە دڵنیای دیداخان ئێستا تۆ دەرگایەک و پەنجەرێکی گەوراکەیتەوە بۆ هەموو خەڵکەی کە ئێستا زۆر کەس هەیە لەوانەیە سەیری چواردۆری خۆی بکاکە خەڵکی تر فیلم دروستەکەن بە ئەجیزە و بە ئامێری ئاریا لێکسا ڕێدا نازانم چی ئەمانە سیرەکەی ئەو فرسەتەی بۆن نەکەوتوە کە فرسەتێکی ئاوای بۆیەتە پێشەوە خۆشی لە مۆبایلەکەی سەرقاڵ بوو و مەهارێکی باشی پیا کردووە یا گروپێکی گەنجن یا گروپێکی متەوەستن یا جەناب وەکو جەناب دەڵێ سینەماکاری بە ئەزمونن حەزەکا و ئەزمونە بکە لەوانەیە لە ڕووی داراییشەوە ئێستا بۆ نمونە کۆمەڵێک کەسمان هەیە لە بواری فیلم سازیشەکەن بە بۆنەی کۆستی زۆری پرۆدەکشنەوە ناتوان فیلمەکانیان دروست بکەن باڵێ ئەو کاتە تۆ فرسەتێک و دەرگایەک بووە کرێتەوە کە ئەو چیرۆکەی کە لە خەیاڵتایە و بە تەمانی بینێژی بەڕاستی لە ڕێگای مۆبایلەوە پێشکەشی بینەرەکەتی بکەیت باڵێ گرنگێکی زۆری هەیە و من بە هیوام ئەم فستیڤاڵە بکرێ بە ئینتەرناشناڵەکە بتوانن نازانم تر لە ڕووی بەڵێ ئەگەر وای لێ بکەن ئێستا ئەگەر نێونەتەوەیش بێ بۆ نمونە مەسەن قۆرق نەکرێ بەس لە سلێمانی یا لە هەرێمی کوردستانیەوە وای لێ بکەی مەسەلەن نێونەتەوەی بێ مەسەلەن ئێران بانکەی تورک بانکەی سوزانم عێراق بانکەی ئەم چواردەورە بانکەی دوایی کە تاوردەوە ئەچێتە سەرەوەی کە ئەبێ بە ئینتەرناشناڵ زۆرێک فرسەتی هاتنی فیلم زۆر چکە لەبەرەوەی بەکارهێنەری مۆبایل زۆرە خەونی دروستکردنی فیلم زۆرە ئەمە واکە فیلمێکی زۆر لە وڵاتانی ترەوە بێ و ئەمەژە بێ بە جارێکترە بێ بە ناوی سلێمانی ئەبێت بە ناوێکی ئینتەرناشناڵ بەڕاستی ئێمە کە باسی کانەکەین شارۆچکەیەک شارێکی بچووکە بەڵام سەیرەکەی کاریگەری و هێزی سینەماوای کردووە کە تۆ ئەو شارە بچووکە بتوان ئەو هەموو ئایکۆنە گەورەی دنیا ئەو هەموو عقودە گەورەی فیلمسازی دروستەکرێت بەڵام فستیڤاڵی فیلمی مۆبایل ئێوە ئەکرێ مەسەلەن ئینتەرناشناڵ بێ مەسەلەن بۆ نانی بۆچی ئەو فیلمانە نێتە سلێمانی و بۆچی چیرۆشی سەیری دنیا بە مۆبایل لەوانەیە جابیریش نەچەدی دەرخان ئێستا خەڵکێکی زۆر لەبەر ئەوەی جەناب دەزانی مۆبایل هاتوۆتە ناو هەموو شوێنێکەوە هاوڕێی بەردەوامی هەرێکێک لە ئێمە بەزەبەت توانیوێتی مەسەلەن زۆرێک لە من سینەما ناڵم تەوان بەس تەلەڤیزۆنەمانەی بەڕاستی تا حدێک تەهمیش کردووە بۆیە ئینترێستن خەڵکێکی زۆر ئینترێستن بۆی کە نەک هەل لە کورد لە هەموو نەتەوەکانی ترکە فستیڤاڵێکی وا هەبێ دەرگایەکی ئاوا بکرێتەوە با بڕوای من ئەم فستیڤاڵە
ئەگەر ئۆرگەنایزێکی باشی بۆ بکرێ زۆر ئەچێتە پێشەوە و زۆر خەڵک حەزی پێێتی لەبەرەی دنیای ئەوەیە زۆر ڕاستە و خەڵکیش بەڕاستی پەروەردە بکرێ بە بڕای من ئەم فیستیڤاڵە بێجگەلەوەی کە فیلم نمایشەکە من نازانم بەرهەمی فیلمێن ئینتاجی فیلمەکەیان ئەویان نازانم بەڵام پەروەردەکردنی خەڵکیش ئەمە بە بڕای من هەم بۆ مێژووی ڤین بەڕاستی گرنگە هەم بۆ ئەچێتە مێژووە هەم بۆ سلێمانی زۆر گرنگە کە تۆ لە پەنا وەرگرتنی فیلمەکانی ئەو خول و بەتایبەتی وەرکشۆپ هەبێ لەسەرەوەی کە هەنێک کەسێ ئێستا نازانێ مەسەلەن هەر پرۆسەکە نازانێت چۆنە بەڵام ئەو کاتە تۆ سیرەکەی ساڵێکی داهاتووکێتەوە هەر ئەو خەڵکانی کە لە ناوە شۆپای بوون سیرەکەی بە زانستێکی تر و بە فیلمێکی باشترەوە فیلمەکانیان نمایشەکرێ و فرسەتی خەڵاتیشان زۆر باش پێگومان کاکدانە ئەمێ بپرسم ئەگەر بەڕێستان دەرفەتان هەبێت باشترین فیلم کە بە مۆبایل وێ نەگیرا بێ لە فیستیڤالەکە هەڵی بژێرن گرنگترین تایبەتمەندێتی و لایەنە باشەکانی ئەو فیلمە چیە بێت ئەگەر بە یەک خاڵیش بێ پێ بڵێ بەدڵنیایی ستۆری لاینەکە زۆر میمە بە بڕای منەوە زۆر میمە چکە بیرە نەچێ دیداخان ئەو فیلمانەی کە تۆ بە مۆبایلێکی ناتوانانی لۆدی تەحمیلێکی زۆری بکەی بە چیلۆشێکی زۆر ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئەبێ ئەو فیلم سازل بیزانێ ئەو ستۆری لاینەی کە تۆ بۆی هەڵبژێری بە لاینێکی بەسیت تۆ سەرنجی بینەر بۆ خۆ ڕاکێش بە بڕای من ئەگەر منەوە فیلمەشی هەڵی بژێرم ئەگەر ئەو فیلمە هەموو ئیلیمنتەکانی دروستکردنی فیلمی بە مۆبایل کردێ من پرایۆریتیەم بۆ بەڕاستی من ئەفزەڵیە دێم بۆ فیلمەکە اعتیمادی تەواوی خزۆ لەسەر مۆبایلەکەی و خۆی و ئەو هیلاکەتی کە لەو مۆبایلەوە توانێتی لەو مۆبایلە بچووکۆ ئەو جیهانە گەورەیمە بەناسێن من ئەوە ڕێی منە نەتوان بۆ نوعا هەڵبژاردی بۆ دەست و چاو خۆش بێ پێم خۆشە لە کۆتاییە پەیامی خۆت بۆ فیستیڤالەکەمان بڵیت چیت هەیە لەسەری هەر پێشنیارێک بێ تەمان دوای ماندووبوون و دەستخۆشی کە ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە بە بڕای من ئەمە مجاملە نییە پێم خۆشە مادام سلێمانیش و ڤیمیش ئەم هەنگاویان ناوە بەڕاستی جێگای دەستخۆشی ئەوەشی کە بەلای منەوە زۆر گرنگ و بەردەوام بوو من تەسەورم ناکرد بەڕاستی ئەم سەخولی دووەمەکەن لەبەرەوەی پێم خۆشە ئەو هەوڵانە بەردەوام بێ و ئەم فیستیڤالە بەو شێوەی کە جیاوازی بکە لەسەر ژینگەی سلێمانی و لەسەر ژینگەی کوردستان و ڕەچاوی ئەو چیرۆکانە بکە کە ئێمە و کۆمەڵە چیرۆکە زۆرێمان هەیە و کە ناتوانین دەستی بۆ بەرین بەڵێ و تەشجیعی هانی خەڵکیش با کە دەست بەرن بۆ هەموو چیرۆکێک بەڕاستی یعنی وا لە خەڵک بکەین من ناڵێم محرەمات من ناڵێم شتێک بێ کە دژی قیەم و ئەخلاقی کۆمەلگا بەڵام زۆر چیرۆکی زۆر هەیە لە وڵاتەیە پێویستمان پێێتی بیبینی پێویستمان پێوەیە جارێکتر لە ڕێگای چیرۆکانەوە خۆمان بینینەوە کاریگەری زۆریە بێ و من دڵنیاشم خەڵکێکی زۆر هەیە زۆر تامەزرۆن فیلم دروست بکەن و چیرۆکی ناوازە و سەرنجڕاکێش تەسەورەکەم لە فیستیڤالە ببینین و هیوای سەرکەوتان بۆ خۆش ئێمەش بە هیواین لە ڕۆژانی نمایشی فیلمەکانە لە هۆڵەکانی سینەما پێکەوە بینەری فیلمەکان بین وەڵام زۆرم پێخۆش سپاس بۆ ئامادەبوونە کاکدانە گەورەت کردین سپاس بۆ ئەو وتە و گفتوگوانەی کە سوودێکی زۆر باشی هەیە بە تایبەت بۆ فیلم سازە نوێیەکانمان زۆر خۆشحاڵ بەخێربێی دووبارە ئازیزانم ئەو فیلمانەی دروستان کردووە بینێرن بۆ فیستیڤال تا لە هۆڵەکانی سینەمایە پێکەوە بینەری بین گفتوگۆی ئەمڕۆمان کۆتایی پێات تا گفتوگۆیەکی تر و فیلم سازێکی تر کاتێکی خۆش بۆ ئێوە و ماڵ ئاوە